عێراق لە ساڵی نوێی 2026دا لاپەڕەیەکی نوێی لە سیاسەتی دارایی هەڵداوەتەوە. سیستەمی ئەلکترۆنی ئەسیکۆدا جێگەی وەرگرتنی گۆمرگی سەرپێیی گرتوتەوە. ئەم هەنگاوەش ئەگەرچی داهاتی ناوخۆ زیاد دەکات، بەڵام دوور نییە گرانی توندیش بخاتە نێو بازاڕەکانەوە. ئێستا لە هەرێمی کوردستان ئەم پێناسەی گومرگیە ڕەچاو نەکراوە و تا ئێستا ڕەچاویان نەکردووە. بەڵام ئەگەر ئاوا بڕوە حکوومەتی عێراق چۆن و قەرارانی دەرەکرد بۆ ناو هەرێمیشی ئەگرتەوە لەوانەیە 4-5 مانگیکەش بیگرێتەوە. بۆیە پێویستە حکوومەتی عێراق دراسی ئەوە بکە کە ئەم نرخانە کە زیاد دەکا ئەگەر هاتوو بەرەمی خۆماڵی خۆمانە زۆرە ئەوە باشە. ئەگەر بەرەمی خۆماڵی خۆمان نییە لەبەرەوەی ئێستا عێراق ناتوانێت بە شێوەیەکی وا مەسەن بەرهەم بهێنێ، پێویست ناکاکەوە کاڵاکان بەهای گومرجەکان زیاد بێ. بەپێی بڕیارە نوێیەکە ڕسمی گۆمرگی بە ڕێژەی 105 بۆ 115 زیادی کردووە. ئەندامێکی ئەنجومەنی نوێرانی عێراقیش دەڵێت لە سیستەمە نوێیەکە بازرگانەکان ناچار دەکرێن یان پابەندی سیستەمە نوێیەکە بن یان دۆلاریان بە نرخی بانکی ناوەندی پێ نادرێت. دەستەی دەواازە سنووریەکان ڕێوشێنی زۆر با بڵێن قانونیان گرتووەتە بەر. هەر کۆمپانیایەک و هەر شەریکەیەک لە هەرێمی کوردستان و هەر بزنسمانێک هەر تاجرێک کە بێوێ کاڵاو کەلوپەل بێنێتە عێراق ئەوە ئەبێ بەشداری بکە لە سیستەمی سکۆدای و ئەبێ بە تاریفەی گومرگی تازە مامەڵە بکە. ئەگینا هیچ جۆرە دامێکی لەلایەن بانکی مەرکەزیوە کە دۆلارە بەدەست نایەنێت. بۆیە بێ دەفعی مسوەق بکە لە گەماریگا ئینجا توانێت لە نظامی سکۆدایە بەشدار بێ. بۆیە بڕوام وایە هەرێمی کوردستان ئەو منفەزانەی کەوا پێشتر پیانەوت مەنافز حاڕە واتە دەواازە گەرمەکان کە جوڵە و تیجارەتی تیا زۆر گەرم و گوڕ بوو لەمە ئەو جوڵە بازرگانیانە گوێزێنەوە بۆ دەواازەکانی خواردی عێراق. لە نێوان هەوڵی دەوڵەت بۆ ڕێگری لە گەندەڵی و زیادکردنی داهات هەوڵاتیان خۆیان لە بەردەم تاقیکردنەوەیەکی سەختی بژێویدا دەبینەوە. هێشتا سیستەمەکە لە هەرێم جێبەجێ نەکراوە، بەڵام بەشێک لە کاڵاکان نرخیان زیادی کردووە. ئەوی کە زۆر ڕەبتی بە ئەمە مەمادی غەزایی لە بایە هەبێ برنج و زەیت و شەکر و میسکولەتکردنەوەکە. برنجەکە بەڵێ تاسیری تێکردووە، زەیتەکەش بەڵێ بەس تا گەشتۆتە ئاستی جارێکە بۆ نەوە زەیت بە 36-37 بوو سابەت 40,000 برنجەکەش 5,000 چۆتە سەری تایلەندیەکە. هەموو زیادکردنێکی باج و ڕسومات دارەکەی لەسەری هەوڵاتیان دەدەشکێت، بەڵام ئەوی ئێستا پرسیارە چاودێری بازرگانی چی کردووە بۆ ئەوەی دەرئەنجامی ئەم بڕیارە خۆڕەخاری و گرانی بەدوادانەیەت. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.